ئەم ڤیدیۆدا باسییان بکەم. بۆیە پێشەچی بازار چییە؟ یاخود ئەو کەسانی کە لە ناو بازاردان چێن، بازار لە چی پێک دێت؟ یەکەم شت ریسۆرس مارکێتمان هەیە، واتە ئەو کەسانەی کەوا مادە خاوەکەمان بۆ دابین دەکەن. واتە لەم بازارەدا چی هەیە؟ مادە خاوەکان دەفرۆشرێ. واتە ئێمە ئەو مادە خاوانەی کە هەیە کە دەمانێت لە بەرهەموو خزمەتگوزاریەکانمانە بەکاری بێنین، بیان نێرین بۆ معاملەکان یاخود کارگەکان. لێرەدا ئەم بازارە تەنها تایبەتە بە فرۆشتنی یاخود کڕین و فرۆشتن مامەڵەکردن لەگەڵ سەرچاوەکانە، سەرچاوە سەرەکیەکان یاخودەوەی کە پێی دەوترێت مادەی خاو. واتە ئێمە ڕۆ ماتریالەکانمان مادە خاوەکانمان لەم بازارە دەکڕین. دواتر ئەم مادە خاوانە دەچنە بازارێکی تر کە پێی دەوترێت مانیفاکچرینگ مارکێت. واتە لەم بازارەدا ئەو مادە خاوانە دەگۆڕدرێن بۆ بەرهەم. واتە ئەو مادە خاوانەی کە هەمانە، ئەو کەرەستە خاوانەی کە هەمانە ئەمانە بەرهەمەکانیان لێ دروست دەکەن. دواتر دوای ئەوەی کە ئەم بەرهەمانە دروست کردا دەنێردرێتە بازارە کە پێی دەوترێت ئینتەرمیدیەتری مارکێت. واتە ئەو بازارەی کەوا بزنسەکانی تێدایە. واتە وەسیتن لە بینی معاملەکان وە کڕیارە سەرەکیەکان. واتە لەم بازارە بزنسەکان لێرەدا مامەڵە بازرگانیەکانیان دەکەن لەگەڵ چیا؟ لەگەڵ کارگەکانە. دواتر لە کارگەکانی وەردەگرن و دەینێرن بۆ بازارێکی تر کە پێی دەوترێت کۆنسیومە مارکێت. کۆنسیومە مارکێتی تێدا ئێمە لەو بازارەدا چاڵاکین. واتە من وەکو هاوڵاتێکی ئاسایی، وەکو کڕیارێکی ئاسایی لە کۆنسیومە مارکێتدا خۆم دەبینمەوە. واتە لێرەدا کەلوپەلەکان دەگاتە دەستی ئەندیوزەرەکان یاخود ئەوانەی کە لە کۆتاییدا بەکاری دێنن. تەبان ئەم پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە. حکوومەت کە پێی دەوترێت گەڤەرمنت مارکێت لە ناوەڕاستی ئەم بازارەدایە. واتە حکوومەتش دەوێتدا پشکی خۆی هەیە بۆ نە باجەکان وەردەگرێت، لە ڕێگەی ئەو باجەوە لە بەرامبەردا چیان دەداتێت؟ خزمەتگوزاریان پێشکەش دەکات. بۆ نمونە باج لەو کەسانە وەردەگرێت کەوا سەرچاوەکان دابین دەکەن، باج لە کارگەکان وەردەگرێت، باج لە وەسیتەکان وەردەگرێت و لە هاوڵاتی ئاسایشی وەردەگرێت. بۆیە لە هەموو ئەمانە بە حکوومەت دەکەوێتە ناوەڕاستی ئەم بازارەوە. تا حکوومەتش بەشێکە لەو بازارە یاخود حکوومەتش بەشێکە لە بازار. بۆیە بەم شێوەیە بازار لەم هەموو لایەن و لەم هەموو کەسانە پێک دێت تاوکو بەرهەمە یاخود کەلوپەلێ دەگاتە دەستی منوتو. ئەوەی دووەم کە پێی دەوترێت سیستەمی بازارگەری یاخود سیستەمی بە بازارکردن چییە؟ تەبانەمەیان جیاوازە. ئەوەی کە باسمان کرد ئەمە بازار بوو، مارکێت بوو. سیستەمی بازارگەری کە بە شێوەیەکی سادە پێک دێت لە دوو لایەن. یەکەمیان پێی دەوترێت ئینداستری کەمە پیشەسازیەکان، واتە کۆی ئەو کەسانی کە پێیان دەوترێت فرۆشیارەکان لەم بازارەدا خۆیانە بینەوە. واتە دابەش دەوێت بە سەر دوو بەش. یەکەمیان پێی دەوترێت ئینداستری کە پیشەسازیە، بازارگەری. دووەمیان پێی دەوترێت مارکێت کە بازارە لێرەدا کڕیارەکان هەیە. واتە ئیندەستریمان هەیە کەمانە فرۆشیارەکان لە خۆ دەگرێت. هەموو ئەو کەسانی کە فرۆشیارن لە چوارچێوەی ئیندەستری تەعاملیان لەگەڵا دەکەین. هەموو ئەو کەسانی کە کڕیارن لە چوارچێوەی مارکێتە تەعاملیان لەگەڵا دەکەین. بازارگەری یاخود سیستەمی بازارگەری دەکەوێتە چۆوە؟ دەکەوێتە ناوەڕاستی بازار و پیشەسازی. واتە لێرەدا لەم ناوەڕاستەدا بازارگەری ئەنجام دەدرێت. چۆن؟ بۆ نمونە کاتێک کە ئێمە بەرهەمێ دەگاتە دەستی ئێمە پارە دەنێرینەوە بۆ ئیندەستریەکان، لەگەڵ پارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئینفۆرمێشنشیان بۆ دەنێرین. معلومات بۆ ئیندەستریەکان، بۆ فرۆشیارەکان دەنێرین. ئەوانش لە ڕێگەی ئەو معلوماتێک کە ئێمە پێشکەشیان دەکەین خزمەتگوزاری و کاڵاکانمان پێشکەش دەکەن کە خزمەتگوزاری و کاڵاکانیان پێشکەش کردین. ئەو کاتە ئەو کاڵای کە دروستیان کردووە دێن کاڵاکانمان پێدەناسێنن، بەرهەمەکانمان پێدەناسێنن، ئێمەش دووبارە دەیکڕینەوە. واتە پرۆسەی بە بازارکردن پرۆسەیەکە دەکەوێتە نێوانی هەم مارکێت کە پێک دێت لە کڕیارەکان و هەمیش بازار کە پێک دێت چۆن بڵێن ئینداستری یاخود پیشەسازەکان کە پێک دێت لە فرۆشیارەکان. باش، بازاری کڕیارەکان یاخود ئەوەی کە پێی دەوترێت بازاری کڕیار کە ئێمە مامەڵەکانمانی لەگەڵ دەکەین، مامەڵەکانمانی تێدا ئەنجام دەدەین، لە چی پێک دێت؟ تەبەن چوار بازارمان هەیە. یەکەمیان پێی دەوترێت کۆنسیومە مارکێت، واتە بازاری بەکاربەر کە لە مارکێتینگدا زۆر گرنگی بە بازاڕیان دەدەین. بۆچی؟ چونکە لێرەدا زۆربەی کڕیارەکان لەم بازارەدا هەیە شوێنیان هەیە. واتە زۆربەی کڕیارەکان لەم بازارەدا دەدۆزینەوە کە
کە من و تۆ هاوڵاتی ئاسایی کاتێک کە کڕیانین دەچین شتێ دەکڕین ئەمە لەو بازارەدا واتە بە بازارکردن لە ڕێگەی ئەوەی کە پێی دەوترێت B2C واتە لە ڕێگەی فرۆشیار بۆ کڕیارەکان کڕیارە سەرێکەکان چێن کە من و تۆین لەم بازارەدا وەکو وتم هاوڵاتی ئاسایی تێدایە کە معاملەی ئاسایی دەکەن بۆ منەوە کە لە شێخەڵا هەیە ئەمە کۆنسیومەر مارکێتە واتە ئەو بازارەیەکەوە بەکاربەرەکان ئێند یوزەرەکانی تێدایە واتە من و تۆی تێدایە کە بەرهەمەکە دەکڕین و بەکاری دێنین بۆیە زۆرترین قازانج لەم بازارەدا بۆیە زۆرێ لە کۆمپانیەکان تەرکیزیان لەسەر کۆنسیومەر مارکێتە بۆ چونکە قازانجی زۆری تێدا دەکرێت و زۆربەی کڕیارەکان لە کۆتاییدا دەبن بە ئێند یوزەر کە بەرهەمەکان بەکاردێنن بۆیە تەرکیزێکی زۆر لەسەر ئەم جۆرەی بازارکردن هەیە جۆری دووەم پێی دەوترێت بزنس مارکێت بزنس مارکێت ئەمان B2B ئەوەی یەکەم کە پێی دەوترێت B2C لە زمانی مارکتینگ یاخود بە بازارکردن پێی دەوترێت B2C business to consumer consumer چێ ئێمەین بزنسەکان بۆ ئێمە ئەو تەعاملە هەیە جۆری دووەمیان پێی دەوترێت B2B واتە business market business market چییە بزنسەکان یاخود بازرگانەکان تەنها تەعامل لەگەڵ ئێند یوزەر ناکەن ئەوەی کەسەی کە بەکارهێنەرە بەڵکو تەعامل لەگەڵ بزنسەکانی تریشا دەکەن واتە بزنسەکانی تریش بۆ ئەوان زۆر زۆر گرنگە بۆیە ئەمان لێرە کاڵاو شتومەکەکانیان بە من و تۆ نافرۆشن وەکو ئێند یوزەر بەڵکو بەچێ دەفرۆشن بەو کەسانەی کە پێیان دەوترێت بزنسمان واتە ئەو کەسانەی کەوە خاوەن کارن یاخود کۆمپانیای تر کۆمپانیا بۆ کۆمپانیایکی تر بۆ نمونە تۆ کۆمەڵە سەرویس هەیە پێشکەشی هاوڵاتی ئاسایی یاخود ئێند یوزەری ناکەیت بەڵکو پێشکەش بەوانی دەکەی ئەوان دواتر دەینێنە کۆنسیومەر مارکێت واتە ئەو خزمەت گوزاریانە دەدەیتە ئەوان دواتر لە ڕێگەی ئەوانەوە دەگاتە دەستی من و تۆ بۆ نمونە هەندێک سۆفتوێر هەیە هەندێک کۆمپانیا هەیە تەنها سۆفتوێر بۆ کۆمپانیای تر دروست دەکەن بۆ هاوڵاتی ئاسایی دروستی ناکەن بۆ نمونە ئێستا کۆمەڵە سۆفتوێرمان هەیە کە تەنها شەریکاتەکان بەکاری دێنێ وەکو شەخص تۆ بەکاری نانی پێویستت نییە ئەسڵان بۆیە ئەمە پێی دەوترێت B2B یعنی تەرکیزیان لەسەر بزنسەکانە دیسان ئەم بازارە بازارێکی زۆر باشە بە تایبەتی لە بواری تەکنۆلۆژیایە یعنی بازارێکە کە زۆر جار تارگێت دەکرێت و گرنگی خۆشی هەیە و قازانج ویستری یعنی قازانجێکی زۆر زۆرشی تێدا دەکرێت جۆری سێهەمی بازار یاخود ئەوەی کە پێی دەوترێت گلۆبال مارکێت واتە بازاری نێودەوڵەتی ئەم بازاڕیان یعنی لە دەرەوەی سنوورەکانی تۆیە واتە تۆ کۆمپانیاکت هەیە لێرانە لە جاتی ئەو کۆمپانیا لێرە کارەکانی بکات دەچێتە دەرەوەی سنوورەکانی تۆ ئەمە گلۆبال مارکێتە واتە لەسەر ئاستێکی نێونەتەوەی ئاستێکی نێودەوڵەتی کار دەکات جا بەڕێزان ئێستا وای لێ هاتووە نەک ئەوەی کە تۆ پێویست بکات کۆمپانیەکەت فیزیکەڵی بگوازیتە وڵاتێکی تر بەڵکو دەتوانی لێرەوە ئەو خزمەت گوزاریانەی کە هەیە لە ئاستی دنیایی یاخود لە ئاستێکی جیهانیدا نێودەوڵەتیدا تۆ ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بە کۆمپانیای تر بکەیت بۆ نە کۆمپانیا هەیە یاخود هاوڵاتی هەیە بۆ نمونە تۆ بەرهەمێک دەخەیتە ڕوو بە ئۆنلاین لە وڵاتێکی ترەوە ئۆردەری دەکات و بۆی دەنێری بۆیە ئەمە تۆ دەکاتە چی ئەمە دەچیتە بواری گلۆبال مارکێتەوە تاوان گلۆبال مارکێت پێویستی بە کۆکردنەوەی داتا هەیە بە تایبەتی بۆ پرۆداکت بۆ سێرڤیس لەوانەیە تا ڕادەیە زۆر زۆر ئاسان بێت بەڵام بۆ پرۆداکتەکان کاتێکە من بمەوێ لە بازاری جیهانی یاخود برانچێکی خۆم بکەمەوە لقێکی خۆم کۆمپانیەکەم بکەمەوە پێویستی بەوەیە کە من مارکتینگ ریسێرچی بۆ بکەم مارکت ریسێرچی بۆ بکەم بزانم ئاخۆ لەو وڵاتە لەو شوێنە خواست هەیە یان خواست نییە ئایا منافسەکانم چێن ئایا دەتوانم منافسەی ئەو بەرهەمانە بکەم ئایا چەندە پێداویستی ئەو بەرهەمانەی من هەیە لە وڵاتەدا ئەگەر تۆ داتا و زانیاری تەواو لە بەردەسانە بێ بێگومان لەوانەیە نەتوانی سەرکەوتو بێت بەڵام ئەم بازارە ئەگەر دی تێبگەی واتە ئەگەر داتایەکی باشت هەبێ و پرۆسەی بە بازارکردنی باشی بۆ بکەیت بێگومان دەتوانی سەرکەوتو بیت و قازانجێکی ئێجگار گەورەش بکەیت بە خۆشحاڵی ئێستا بەشێ لە بزنسەکانمان زۆر کەس لەوانەیە ڕخنە لەمە بگرێت بەڵام من پێم شتێکی باشە ئەگەر ئەو سەرمانە دووبارە بێتەوە کوردستان ئەم بزنسانە لە چوارچێوەی کوردستان دەردەچن دەچنە وڵاتێکی تر و بەرهێنان دەکەن یاخود بزنسەکانی خۆیان دەکەن ئەمە شتێکی باشە ئەگەر ئەو پارێ بگەڕێتەوە بازارەکانی خۆمان خاڵی چوارەم یاخود جۆری چوارەمی بە بازارکردن یاخود بازار بریتیە لە non profit and governmental organization یاخود بازارێکەوە
ڕێکخراوە قازانجنەویستەکان و حکومەتی تێدایە. تەمان زۆر کۆمپانیا هەیە بەرهەمەکانیان نادەن بە هاوڵاتی ئاسایی یاخود بەرهەمەکانیان بۆ کۆمپانیەکان نییە، بەڵکو لەگەڵ حکوومەتە کار دەکەن، کۆنتراکتیان هەیە، تەندەریان هەیە لەگەڵ حکوومەتە، کۆنتراکتیان هەیە، ڕێکەوتنیان هەیە، ئەمانە پێداویستەکانیان بۆ دابین دەکەن و بەشێکیان لە ڕێگەی ڕێکخراوەکانی ترەوە، بۆ نمونە UN، UNICEF، UNDP، ینی ئەو ڕێکخراوانەی کە سەر بەنەتەوە یەکگرتوەکان یان هەموو ئەو ڕێکخراوانەی تر کە پێیان دەوترێت ڕێکخراوی قازانجنەویست، واتە قازانج ناکەن، واتە ڕێکخراوی مرۆیین تەنها بارەکانیان لە باری خزمەتکردنی هاوڵاتی و خزمەتکردنی لێقەوماوانە، بۆیە ئەمانەش دیسان پێویستیان بە کۆمەڵی خزمەتگوزاری و کۆمەڵی کاڵا هەیە، بۆ نمونە جلوبەرگە، خۆراکە، یان بۆ نمونە تێنت، چ پێ دەڵێن، تێنت، ئەوەی کە خێوەت بۆ ئاوارەکانە، ئەمانەش دیسان کۆمەڵی کۆمپانیا ئیشیان لەسەر چیە؟ ئیشیان دابینکردنی ئەو بەرهەم و خزمەتگوزاریانەیە تاوکو ئەوان بتوانین سوودی لێوەرگرن. بۆیە بەمەیان دەوترێت چی پێی دەوترێت نۆن پرۆفیت ئەند گەڤەرمەنت مارکێت. بەداخەوە ئەم بازاڕیان زۆر قازانجی تێدا ناکەیت، بۆیە زۆر کۆمپانیەکان زۆر تەرکیزیان لەسەر ئەم بازاڕانی و مارکێتینگی زۆری بۆ ناکەن، زیاتر پرۆمۆشنە، بۆ نمونە لە ڕێگەی گفتوگۆ، لە ڕێگەی پەبلیک ریلیشن و علاقات عامەوە تۆ مارکێتینگی بۆ دەکەیت، بەڵام تۆ ئەدڤەرتایزینگی گەورەی بۆ ناکەیت بۆی کە مارکێتینگ بۆ ئەم بازاڕانە بکەیت، چونکە ئەمە زیاتر بە جۆری ڕێککەوتنە، بە جۆری ئەو تەندەرانەیە کە لەگەڵانە ڕێک دەکەوی و زۆر جار داوای داشکانت لێ دەکەن، داوای ئەوە لێ دەکەن کە سپێشەڵ پرایس یاخود بە سارێکی دیاریکراوە بەرهەمەکانیان پێشکەش بکەیت، بۆیە بازارێکی زۆر یعنی گەورە نییە کە تۆ بتوانانی قازانجی زۆری تێدا بکەیت، بەڵام لە کۆتاییشدا بازار و ئەوانش پێویستە بپێکرێن، واتە ئەوانش گرنگەکەوە ئێمە بتوانین تەرکیزیان لەسەر بکەین. باش، بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پرۆسەیەکی سەرکەوتووی بازارگەری بەڕێوە ببین، پێویستە لە پێداویستەکانی کڕیارەکانمان تێبگەین، واتە ئەو جۆرە پێداویستیانەی کە هەیەە و ئێمە بین لە چوارچێوەی ئەو خزمەتگوزاری ئەو کاڵانەی کە پێشکەشیان دەکەین ئەم پێداویستیانیان پڕ بکەینەوە. تاوان ئێمە چەند جۆرێکی پێداویستیمان هەیە، ئەو کە پێی دەوترێت نیت، احتیاجات، باشە؟ یەکەمیان پێی دەوترێت stated need، واتە stated need واتە ئاماژەی پێکراوە، پێداویستێک کە دیارە، ئەمە دیارە. ئەم جۆرەیان من وەکو کڕیار دەمەوێت ئۆتۆمبیلێکی هەرزانم هەبێت، تەواو، یعنی ئۆتۆمبیلێکی هەرزان، کاڵایەکی هەرزان بکاتە دەستم، بتوانم کاروباری خۆمی پێڕایی بکەم. ئەمە جۆرە لەو پێداویستانە، واتە تۆ دەتەوێت پێداویستەکانت پڕ بکەیتەوە، بەڵام بە نرخێکی هەرزان، بە نرخێکی کەمتر. جۆری دووەم پێی دەوترێت ریەل نیت. ئەم جۆرەیان واتە پێداویستی ڕاستەقینە، واتە من دەمەوێت ئۆتۆمبیلێکم هەبێ بەڵام مەسروفاتی کەم بێ، واتە بنزینی زۆر نەیە، بتوانم بە بنزینی عادیش نۆرماڵش کاری پێ بکەم، واتە پێداویستێکت هەبێ بەڵام کولفەی زۆرت لەسەر نەکەیە، واتە هەم ڕۆژێ نەیبێتە لای وەستا و لای فیتەر و لای نازانچی و کولفە و گۆڕین و ئەها چاکردنەوە و ئەم پشتانەی نەبێ، بەڵکو پێداویستێکی ڕاستەقینەیە کە ئێمە پێویستمانە، بەڵام لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە تەرکیزمان لەسەرێتی کە شتێ بێ ئیکۆ بێ، واتە مەسروفاتی زۆر نەبێ، هەموو ڕۆژێ نەمان باتەوە بازار، نەمان باتەوە لای وەستا، بۆی ئەمە پێی دەوترێت ریەل نیت یاخود پێداویستی ڕاستەقینە. جۆری سێهەمی پێداویستی پێی دەوترێت unstated need، واتە کەستمەرەکان بۆ نمونە ئێمە تەوەقعی ئەوە دەکەین کە سەرویسێکی باشمان پێشکەش بکرێت، واتە دیلەرەکە ئەوەی کە ئۆتۆمبیلەکەمان دەداتێ، بۆ نمونە چاوەڕوانی ئەوە دەکەیت کە ئۆتۆمبیلەکەت بشوە بە فری، شوشتت ببێتە فری، یاخود ئەوەیە کە ڕۆنت بۆ بگۆڕێ، 2 مانگ جارێ 3 مانگ جارێ ڕۆنت بۆ بگۆڕێ بۆ ماوەی ساڵێک، ئەمە دەچێتە چوارچێوەی چی؟ unstated need، واتە پێداویستیەکە بەڵام تۆ ئاماژەت پێ نەکردووە، یعنی دەرد نەخستووە. جۆرێکی ترمان هەیە لە نیت پێی دەوترێت delayed need، ئەمە جۆری چوارەمە. لێرەدا بۆ نمونە من ئۆتۆمبیلێ دەکڕم، بەڵام دەمەوێت ئۆتۆمبیلەکەم سیستەمی GPS-ی تیا بێ، سپێشەڵ مواصفاتێکی تایبەتی تێدا بێ. بۆچی؟ چونکە من پێویستم پێیەتی بۆ ئەوەی کە بتوانم GPS بەکاربێنم، پێویستم پێیەتی، بۆیە دەمەوێت GPS-م بۆ دابنێ،
واتە تۆ شتێ ئیزافە دەکەی مۆبایلێ دەکڕی بەڵام مواسەفاتێکی زیاد دەکەیت یان بەرهەمێ دەکڕی بەڵام مواسەفاتێکی زیاد دەکەیت. لە کۆتاییدا زۆرێکی تری پێداویستیمان هەیە لێرانە ئێمە دەمانێت پۆزی پێوە لێ بدەین بەڵام من سارێک مێ ئۆتۆمبیلێک مێ کەس نیەتی لێرانە کەس لەم شاریان نیەتی ڕەنگێکی تایبەت شتێکی لیمیتد واتە هەموو کەس نەیبێ ئەمان پێ دەوترێت سیکرێت نیت یاخۆت پێداویستی نهێنی واتە من پێداویستیەکەم هەیە تەبەنامش پێداویستێ لەوانەیە بتوێت ستیتەسی خۆت پێگەی خۆت لە کۆمەلگای بەرزکەیتەوە لەوانەیە ئەگەر تۆ ئۆتۆمبیلێکی باشت نەبێ ئۆتۆمبیلێکی لیمیتدت هەبێ کاتێککە دەچتێ میتین بە چایەکی ترەوە تەماشات بکەن لەوانەیە باشتر قسە لەگەڵا بکەن باشتر تەعاملی لەگەڵا بکەن بۆ لەوانە بچێت پارەش خەرج بکەیت تاوەکو بتوانێت ئۆتۆمبیلە بکڕی پێداویستیە بۆ هەندێک کەس بۆیە لێرەدا ئەنلیمیتد واتە ئەوانەیە کە لیمیتد ڤێرژنن واتە چەند دانەیەکی لێ دروستکراوە هاتۆتە کوردستان تۆ کڕیتە کەسانی تر کەسانی ئاسایی نیەتی کە تۆش بەوە شان و شەوکەتی خۆت نیشان دەدەیت ئەمە پێی دەوترێت ستیتد نیت سۆری پێی دەوترێت سیکرێت نیت یاخۆت پێداویستی نهێنی. باش کۆنسەپتی مارکتینگ چۆن گەیشتوتەوەی کە ئێستا ئێمە پێی دەڵێن بازارگەری باشە بە چ عینێکە تێپەڕیەوە بە چ مەرحەلەیەکە ئیڤۆلوشنەکان چی یەکەم شت ئێمە کۆنسەپتێکمان هەیە پێی دەوترێت پرۆدەکشن کۆنسەپت ئەمەیان کۆنترین کۆنسەپتە کە لە بری مارکتینگ بەکار هاتووە واتە پێی دەوترێت کۆنسەپتی چەمکی بەرهەم باشە پرۆدەکشن بەرهەمهێنان پرۆدەکشن واتە بەرهەمهێنان چەمکی ئینتاجمان هەیە ئەم چەمکە بەپێی ئەم چەمکە یعنی ئەو کەسانی کە بەم ڕێگەیە دەڕۆن پێیان وایە کەوا گرنگترین شت ئەوەیە کە خزمەتگوزاریەکان پێشکەش بە کڕیارەکان بکرێ بە نرخێکی هەرزان واتە ئەوانەی کە بۆ من ئێستا ئەم چەمکە بەکاردێ بەڵام ئەمە کۆنترین چەمکە کە پێیان وا بۆ ئەو هەموو هەڵاهۆریایی کە ئێمە دەیکەین ئێستا ئەمانە لە خەیاڵیانە نەبووە بۆیە هەوڵیان داوە خزمەتگوزارەکان بخەنە بەردەستی کڕیارەکان تاوکو هەموو کەسێ بیکڕێ. ئێستش چین ئەگەر تەمەشاکەی کۆمپانیەکانی چین ئەم چەمکە پەیڕەو دەکەن واتە هەوڵ دەدەن خزمەتگوزاریە بخەنە بازارەوە کە هەموو کەسێ بە نرخێکی گونجاوی هەموو کەسێ بتوانێت بیکڕێ. ئەمە چەمکی ئینتاجە. دواتر هاتنە سەر ئەو قەناعەتەی کە بەس نییە کە تۆ نرخەکەت هەرزان بێ بەڵکو کوالەتێکەشت گرنگە. چەمکێکیان داهێنا پێی دەوترێت پرۆدەکت کۆنسەپت واتە چەمکی بەرهەم واتە بەرهەمەکە خودی بەرهەمەکە کە دەڵێن پرۆدەکت کۆنسەپت واتە کوالەتەکەی لە ڕووی کوالەتیەوە ئەم بەرهەمە چەندە باشە چەندە کوالەتێکی بەرزیە چەندە دیزاینێکی باشەیە چەندە فیچەرێکی باشیە بۆیە پێی دەوترێت پرۆدەکت کۆنسەپت واتە چەمکی بەرهەم واتە ئەو منتجەکە بەرهەمەکە لێرەدا کوالەتی مهمە. ئێستاش هەندێک یابان بۆ نمونە لەسەر ئەم چەمکە کار دەکات بەشێکی زۆر لە کۆمپانیەکانن واتە لەسەر چەمکی پرۆدەکت کۆنسەپت چین لەسەر چەمکی پرۆدەکشن کۆنسەپت زیاتر تەرکیز دەکات. سێهەم چەمک کە هەمانە مەفهومەکە بریتێ لە سێلینگ کۆنسەپت واتە فرۆشتن مەبیعات هاتن ئەم جارەیان کەسانێک هەن ئێستش هەر بڕوایان بەوەیە کە بازار زۆر زۆر منافەسەی تێدایە یعنی منافەسەیەکی زۆر زۆر ئێجگار زۆر لە بازاردا هەیە بۆیە کاڵاکان گرنگ نییە نرخیان چەندە هەرزانە گرنگ نییە کە کوالەتەکەی چەند بەرزە ئەگەر تۆ مەبیعاتێکی باشی بۆ نەکەی ئەگەر تۆ نەچی دوای کڕیار نەکەیت و تکا و ڕجان لێ نەکەی کە بەرهەمەکە لێ بکڕن کڕیار نایکڕێ واتە تۆ دەبێت بە دوای کڕیارەکانە ڕابکەیت کە ئەمە پێچەوانەی چەمکی بە بازارکردنی ئێستا پێتان دەڵێم چەمکی بە بازارکردن چییە واتە بە جۆرەی چەمکی مەبیعات دەبێت ئێمە بە دوای کڕیارەکانمانە ڕابکەین واتە دەبێت پرۆسەیەکی زۆر توند و ئالۆز هەیە لە بازاردا زۆر بە زەحمەت کاڵاکانمان بۆ ساغ دەبێتەوە بە جۆرەی ئەمە واتە کاڵاکانمان ناتوانن خۆیان بفرۆشن لەبەرەوەی کوالەتی باشە لەبەرەوەی نرخی باشە بەڵکو ئەمە دەبێت یعنی هەوڵ دەین دوای کەسمەرەکانمان دوای کڕیارەکانمان بکەین تاکو بەزەیان پێمانابێ بەرهەمەکانمان لێ بکڕن واتە ئەمە دەبێت هانیان بدەین چۆن قەناعەتیان پێ دەکەین ئەها جاروە دوات دەکەی لە بازار دەڵێ ها فەرمەوە بۆنە تێز بکە ئەمە ئەو چەمکەی ینی سێلینگ کۆنسەپتە هەوڵ دەدا دوات دەکەی هەموو زەحمەتێ دەکات زۆر بە زەحمەت بەرهەمەکانی بۆ ساغ دەبێتەوە ئەمە سێلینگە یاخۆت فرۆشتن چەمکی فرۆشتن
دوای ئەم چەمکە ئینجا چەمکی بە بازارکردن دێتە پێشەوە کە تەواو جیاوازە لەوانەی پێشووتر دیارە لێرەدا ئەوانی تر لە خۆ دەگرێت واتە هەم نرخە هەم سێڵنگە هەمەش ئەوەی کە پێی دەوترێ نرخ بەرهەم سێڵنگ و جۆری بەرهەمەکە کوالەتی بەرهەمەکەش دیسان ئەمانە گرنگن لە پرۆسەی بە بازارکردندا واتە پرۆسەی بە بازارکردن سەرجەم ئەو کەسانەی کەوا پێیان دەوترێت ستێکهۆڵدەر پەیوەندیان بە بەرهەمەکەەوە هەیە ئێمە هەوڵ دەدەین قەناعەتیان پێبێنین تاوەکو بەرهەمەکە خۆی بفرۆشێ نەوەکو ئێمە دوای کڕیار بکەین تاکو بەرهەمەکەمان لێ بکەین واتە تۆ بەرهەمێت دروستەکەی بە کوالەتێکی بەرز بە نرخێکی باش بەرهەمەکە خۆی کڕیارت بۆ دێنێ واتە پێویست ناکات تۆ بچی یعنی لە بازارێکی کە تەنافسی زۆری تێدایە هەموو هەوڵێکت بۆ بێت کە بەرهەمەکە ساغ دەبێتەوە یان ساغ نابێتەوە بەڵکو ئەگەر من توانیم پێداویستی کڕیارەکانم پڕ بکەمەوە بەهایان بۆ دروست بکەم بەرهەمەکەم خۆی دەفرۆشێ واتە من نایفرۆشم بەرهەمەکە خۆی دەفرۆشێ ئەمە پرۆسەی بە بازارکردنە واتە تۆ بەها بۆ کڕیارەکانت دروست دەکەی لە ڕێگەی ئەم بەهایەوە تۆ دەتوانی فرۆشتن ئەنجام بدەیت بەڕێزان لە پرۆسەی بە بازارکردنە چەند کێکمانەی پێی دەوتێ هۆلیستیک مارکتینگ دایمەنژ یاخۆ چەند دایمێنشنێکمان هەیە چەند بادێکمان هەیە کە ئەمانە بەشێکن لە چەمکی بازارگەری کە دواتر تامان قوڵتر لە ڤیدۆکانی ترا دەچینە ناو ئەم چەمکەوە چەمکی بازارگەری ئەو چوار دایمێنشنەی کە هەیە لە هۆلیستیک مارکتینگ یاخۆ کۆی پرۆسەی بە بازارکردن چەمکەکە چوار دایمێنشن بۆ ئەدمان هەیە یەکەمیان پێی دەوترێ ئینتەرنال مارکتینگ ئینتەرماتە بە بازارکردنی ناوخۆیی ئینتەرنال مارکتینگ بە بازارکردنی ناوخۆیی چییە واتە سەرجەم ئەو بەشانەی کە لە ناو کۆمپانیادا هەیە کارمەندەکانت مدیرەکانت بەڕێوەبەرە گشتیەکانت بەڕێوەبەرەکانت ئەمانە هەر هەمویان بەشدار دەبن لە داڕشتن و هەڵسەنگاندن و بەدواداچوون بۆ پرۆسەی بە بازارکردن واتە تەنها بەشی بە بازارکردن نییە کە ئینگەیجی یاخۆت لەم پرۆسەیە بەشدار دەبێت بەڵکو دەرەنجامی پرۆسەکە و بەرچاوڕوونی تەواوی پرۆسەکە ئێمە دەبێت بخێنە بەردەستی ئەو کەسانەی کە لە ناو کۆمپانیەکە کار دەکەن چونکە هەر یەکێک لەمانە نوێنەرایەتی کۆمپانیەکە دەکات یعنی بە جۆرەی ئەم چەمکە هەر کەسێ ئەو کەسانی کە وا لە ناو کۆمپانیەکان کار دەکەن ئەمانە کاریگەریەکی زۆریان هەیە تاوەکو کڕیارەکان ڕازی بکەن بۆ تۆ دەکرێت لە بەشی فاینانس بی دەکرێت لە بەشی حسابات بی گرنگ نییە تۆش دەکرێت نوێنەری ئەم بەرهەمە یاخود ئەم خزمەتگوزاریە بی تاوەکو بتوانێت قەنەعەت بە کڕیارەکان بکرێت بۆ نمونە تۆ لە کۆمپانیا پیپسی دەی کۆلا دەخۆیتەوە یانە چەند تەسیرێکی خراپی دەبێت لەسەر کۆمپانیەکە بۆی ئێمە ئەو کەسانی کە لە ناوخۆی کۆمپانیەکانمانن ئەمانە بەشداریان پێ دەکەین لە پرۆسەی بە بازارکردنە دووەمیان پێی دەوترێ پەرفۆمانس مارکتینگ واتە بازارگەری ئەدا بازارگەری ئەدا بە کوردەکەی ببوور نەگەر وەک خۆی نێڵێمەوە بەڵام ئەم پەرفۆمانس مارکتینگە چییە واتە تۆ ئەو لایەنانەی کە تەعاملیان دەکەی لەگەڵا دەکەی لە پرۆسەی بە بازارکردنە دەبێت گەیشتی بێتی ئەنجامێک اینجا پارە دەدەی اینجا مەسروفات لە مارکتینگ دەکەی بۆ نمونە من تاوەکو نەزانم ئایا ڕنگدانەوە یاخۆت ئاراستەی کۆمەلگا چییە لەسەر ئەم پرۆسەی کە ئەنجامیدا لەسەر بەرهەمەکەم لەسەر پرۆسەی بازارگەریەکەم من پارەی بە بازارکردن نادەمە ئەو لایەنەی کە بازارگەریم بۆ دەکا ئەوەی کە ڕکلامم بۆ دەکا جگەلەوە دەبێت تۆ دڵنیابی لەوەی کە ئەو یاسا و ڕێنمایانەی کە هەیە لەگەڵ شێوازی بازارگەری تۆدا دەگونجێ جگەلەوە ئایا ئەو شێوازەی کە جێبەجێی دەکەی چەندە ئەخلاقێتی تێدایە بڕی فرۆشتنی چەند بووە واتە لە سەر ئەساسی دەرەنجامی فرۆشتن و لانی ئەخلاقی و لانی قانونی و لانی کۆمەڵایەتی ئینجا تۆ دەیت بازارگەری بۆ دەکەیت خاڵێکی ترمان هەیە کە پێی دەوترێ ریلیشنشیپ مارکتینگ لێرەدا لە ریلیشنشیپ مارکتینگ کە پەیوەندی نێوان تۆ لەگەڵ
کڕیارەکانت، پەیوەندیت لەگەڵ پارتنەرەکاندا، پەیوەندیت لەگەڵ سەپلایەرەکان، ئەوانەی کە بەرهەمەکانت بۆ دابین دەکەن، لەگەڵ هاوبەشەکانتە. ئەم پەیوەندیانە زۆر زۆر گرنگن. بۆ چونکە تۆ گرنگترین شت لێرانە بریتە لە دروستکردنی پەیوەندێکی دروست و بەردەوام لەگەڵ کڕیارەکاندا. واتە ئەو پەیوەندەی کە لە نێوان تۆ وەکو کۆمپانیا هەیە و لەگەڵ کڕیارەکاندا پەیوەندێکی چەندە مەودا درێژە، چەندە استراتیژیە. ئایا من ئەو بەرهەمەم لە تۆ کڕی چەند جاری تر دەگەڕێمە بەرهەمەکە لێ بکڕم، چەند ساڵ لەگەڵ تۆ ئەو پەیوەندی بەردەوام دەکەن. بۆ کۆمپانیەکان لە پرۆسەی مارکتینگە لە بازارگەریدا ئەوەیە کە تۆ بتوانیت کەستمەرەکانت یاخود کڕیارەکانت بهێڵیتەوە، ڕەهان بچێشی، نەڕۆن، نابێ زۆر بە ئاسانی لیان گڕی تاوەکو بڕۆن بچن ئەو بەرهەمانە لە کۆمپانیایەکی تر یاخود لە لایەنێکی تر بکڕن. بۆیە تۆ ئەم پەیوەندیە بەردەوامیدان بەم پەیوەندیە و دروستکردنی شتێکە زۆر زۆر گرنگە پێی دەوترێ کەسمە لۆیاڵەتی، واتە دڵسۆزی کڕیارەکانت. ئایا توانیتە دڵسۆزی کڕیارەکان بەدی بێنی یان نا؟ بە جۆرەی ئەم جۆرە بە بازارکردنە تۆ دەبێت تەرکیزت لەوە بێت کە پەیوەندێکی باش لەگەڵ کڕیارەکانتا ببەستی تاوەکو بتوانی لۆیاڵەتیان بەدەست بێنی، واتە تاوەکو بتوانین ئێمە دڵسۆزی ئەوان بەدەست بێنین. جام پەیوەندێ چۆن دەبێت ئەوە یەک دنیا باسی تر لە خۆ دەگرێت. تەمان لە هەوڵ دەدەین لە ڤیدیۆیەکدا باسی ئەوە بکەین دڵسۆزی کڕیار چۆن بەدی بێنی. و ئاخیری هەر لە چوارچێوەی هۆلیستیک مارکتینگە ئێمە چەکی ئەخیرمان یاخود دامێنشتنی ئەخیرمانە پێی دەوترێت ئینتیگرێتد مارکتینگ. تەبان ئینتیگرێتد مارکتینگ واتە تۆ سەرجەم ئەو تووڵانەی کە لەبەر دەستایە بەکاری دێنی بۆ ئەوی کۆمونیکیشن، بۆ ئەوی گفتوگۆ بکەیت، بۆ ئەوی پەیامەکەت بگەینی، بۆ ئەوی بەرهەمەکەت بناسێنی بە کڕیارەکانت. جا ئەو نرخەکانتە، کوالیتیتە، تۆ ئەمانە بەکار دێنی، شێوازی دلیڤەریتە، چۆن بتوانم ئەمانە بە کڕیارەکانم بگەێنم تاوەکو کڕیارەکانم بمینێنەوە و بەرهەمەکانم لێ بکڕن یاخود بەرهەمەکان بکڕن، واتە ببن بە کڕیاری ئێمە. بۆیە لێرەدا سەرجەم تووڵەکان بەکاردێنی، سەرجەم مارکتینگ تووڵەکان بەکاردێنی، زیاتر ئەمەیان کۆمونیکیشن چانەڵەکان دەگرێتەوە، واتە کەناڵی گفتوگۆکردن، کەناڵی گەیاندن، نرخەکان، پرۆمۆشن، ناساندن، ئەمانە لە خۆ دەگرێت. بۆیە کۆی ئەو چوار دامێنشتە یاخود بەعدا پێی دەوترێ هۆلیستیک مارکتینگ دایمنشنز یاخود هۆلیستیک مارکتینگ، واتە گشتگیر مارکتینگ، بازارگەری گشتگیر. بۆیە بەڕێزان ئەمانەی کە باسم کرد ئەمە بازار و بازارگەری بوو کە پەیوەندێکی تونند و تۆڵیان بەیەکەوە هەیە. لە ڤیدیۆی داهاتوودا باسی 4Pتان بۆ دەکەم و باسی 7Pتان بۆ دەکەم. 4P لەگەڵ 7P و لەگەڵ 4A سۆری 4A حوتیەکە لەگەڵ 4Pەکە باسی ئەمانەتان بۆ دەکەم کە دیسانەکە زۆر گرنگە لە پرۆسەی بازارگەری بۆی باشتر لە بازارگەری تێبکەن. سپاس.